چەقبەستووی قەیرانەکان تەنها دۆخی سیاسی نەگرتوێتەوە بەڵکو دۆخە ئابوووریەکە تەواو هاوڵاتیانی تووشی سک هەڵگوشین کردووە و لە نێوان هەولێر و بەغداددا نازانرێکیە هەنگاوێک ڕۆوا سوودەی هاوڵاتیان هەڵدەنێ. دوای ئەنجامدانی ڕیفراندۆم بەردەوام بەغداد و پاتی ئەوە دەکاتەوە کە پابەندە بە پێدانی موچەی هاوڵاتیانی هەرێم، بەڵام لە بنەڕەتدا تا کێشە سیاسی و ئیداریەکانی نێوان هەولێر و بەغداد چارەسەر نەبن ئاسان نییە هاوڵاتیان لە بۆ جێگشتی عێراقدا سوودمەند بن. لالایەکی دیکەوە بەردەوام بەرپرسانی حکوومەت باسلەوە دەکەن بەشە بودجەی هەرێم لە پرۆژە بودجەی 2010 عێراقدا بەشی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ناکا. مەترسیە گەورەکە ئەوەیە دوور نییە نوخبەی دۆڕاوی سیاسی لا بەرامبەر چاوپۆشی عێراق لە هەندێک گەندەڵی و پاوانخوازیدا بەو بەشە بودجەیەی لەلایەن بەغداوە پێشنیارکراوە قایل ببن و جارێکی دیکە با سیستەمی پاشەکەوتی موچە بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دابەشی بکەنەوە. کۆبنەوەی ئەم دوایەی وەفدێکی حکوومەتی هەرێم دوور لە چاوی کامێرا لەگەڵ حەیدەر عابادی ئەوەندەی تر ئەو ڕاستەی سەلماند کاتێک وەفدە کوردیەکە بە عابادی ڕادەگەنێ بەشە بودجەی پێشنیارکراو بدەنە هەرێمی کوردستان و ئێمەش لەو بڕانی و موچە دەدەینە فەرمانبەران و بڕەکەی دیکەشی دەدەینە قەرزی کۆمپانیەکان. لەوەوە دەردەکەوێت تا ئێستاش نوخبەی شکست خواردووی دەسەڵات نیازی بە خۆشکردنی ئەم وڵاتە نییە و سەرەڕای زۆری داهاتە ناوخۆیەکان هێشتا چاوی لە لەتکردنی موچەی فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و نیازێکی بە ئاراستەی چاکسازی و پاکسازی نییە، چونکە لە بری هێنانەوەی پارە دزراوەکانی هەرێم و هاوڵاتیەکانی لە دەرەوەی وڵات هێشتا داهات و پارەی هاوڵاتیان و فەرمانبەران بە ناوی حساباتی کۆمپانیا و فرتوفێڵی جۆرا و جۆرەوە لەلایەن ئەندازیارانی کاولکاریەوە دەبرێتە دەرەوەی وڵات و ئەمەش ئەوەندەی تر هاوڵاتیان و فەرمانبەران لا نیازی ئەنجامدانی چاکسازی بێئومێد دەکات.